فەرماندەیەکە و ناوبانگی لە تەمەنی گەورەترە. لە یەکەم ساتی برینداربوونی ئاشکرا بوو کە چۆن جێگەی لە دڵی هەموواندا کردوتەوە. لە ماوەی برینداربوونی فەرماندە ئاکەم عومەر و شەهیدبوونی نەقیب زوهێر محەممەد و برینداربوونی حەوت پێشمەرگەی تری هێزەکانی کۆماندۆی کوردستان ڕووداوەکە بە شێوەیەک دەنگیدایەوە کەم کەس هەبوو دڵگران نەبێت بە تایبەت بۆ فەرماندەیەک کە هەر کەس لە نزیکەوە بینی بێتی هەستی بە دڵسۆزی و میهرەبانیەکەی کردووە. هەر کەسێک لە ڕێی فڵان و لە ڕێی فڵان هاتووە ئێستا کەست نییە خۆت و هەوڵ و هیمەتی خۆتی. ئاکەم عومەر هەرچەندە لەدایکبووی ساڵی 1986 شاری هەولێرە سەرڕای کەمی تەمەنی توانی لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعشدا ڕۆڵێکی گرنگ بگێڕێت و وەک فەرماندەیەکی چاونەترس و نیشتیمان پەروەر لە هەر شەڕێکدا بەشداری کردبێت شکستی بە تیرۆرستان و پلانەکانیان هێناوە. بەهۆی توانایی و بوێریەوە لە هێرشەکان و ڕوبەڕووبوونەوەکانی دژ بە داعش لای فەرماندەکانی هێزی پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان ئومێدی زیاتری لەسەر هەڵدەچنرێ و ئەرکێکی قورستری پێدەسپێردرێت بە فەرمانی جعفر شێخ مستەفا کە ئەو کات سەرپەرشتی میحوەرەکانی پێشمەرگەی لە شەڕی دژ بە داعش دەکرد. لە ساڵی 2015 بڕیار دەدات هێزێکی کۆماندۆی مەشق پێکرا و بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بە تایبەت ئەمریکا و ئەڵمانیا لە ڕیزەکانی پێشمەرگەدا دروست بکات و ئاکەم عومەر دەکات بە فەرماندەیە و هێزە. ئەوەش دەرفەتێک بوو تا توانە و شارەزایی و لێهاتوویەکانی زیاتر دەربکەوێت بە تایبەت لە داڕشتنی پلانەکانی دژ بە تیرۆرستان و کێوماڵکردنیان و بە هەمانگی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش. وەک هاوسەنگەرەکانی دەڵێن یەکێک لە ئاکارە جوانەکانی ئەو فەرماندەیە ئەوە بوو لە هەموو چالاکیەکان و ئەو ئۆپراسیۆنانەی کە بە فەرماندەی خۆی دەکرانە سەر مۆڵگە و بنکەکانی تیرۆرستانی داعش هەمیشە هاوڕێ و هاوسەنگەرەکانی دەکرد بە پاڵەوانی سەرکەوتنەکان بەبێ ئەوەی خۆی وەک پاڵەوانێک نمایش بکات. جگە لە ڕۆ سەربازیەکەی ئاکام عومەر مسلمانێکی ڕوولەخوا بووە و باوتەی هاوسەنگەرەکانی لە هیچ بارودۆخێکدا ئەرکە ئاینیەکانی لەبیر نەکردووە. ئەوە ژوای کردووە بە سەدان کەس دەست بە دوعا بن و گۆشتی خێر بۆ چاکبوونەوەی ببەخشن بە هەژاران. لە ڕۆژی 19 دەی 2022 لە ئۆپراسیۆنێکی کێوماڵکردنی تیرۆرستان و پاشماوەکانی داعش لە سنووری تاوێرکەوە لە ناوچەی پەلکانە و زینانەی گەرمیان بۆمبێکی چێنراو بە هێزەکانی کۆماندۆدا دەتەقێتەوە. لە ئەنجامدا نەقیب زوێر محەممەد شەهید دەبێت و ئاکام عومەر فەرماندەی هێزەکانی کۆماندۆی کوردستان و حەوت پێشمەرگەی تر بە سەختی بریندار دەبن. بەهۆی سەختی برینەکەیەوە دوای هەفتەیەک مانەوەی لە نەخۆشخانەی فاروق لە سلێمانی بۆ چارەسەر ڕەوانەی وڵاتی ئەڵمانیا کرا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.